وەکو دەستپێکی ڕۆژی با بچینە لای تەوەرێک کە پێما ببوو زۆربەی زۆرمان باشە چونکە لە ئەم تەوەرەیە باس لەوەکەین تۆ چۆن بتوانیت خەونەکانت بەدی بهێنی و چۆن کۆمەڵگا چواردەور کەسە نزیکەکانت هاوڕێکانت هاوکارەکانت ئەتوانن هاوکارت بن هەر بۆ نمونە بەرنامەی ئێمەش زۆر هەوڵەدات کە ئێوەی ئازیز لەم ڕێگەیە پشت ئەستورتر بکات و هەنگاوەکانتان چڕبتر بکە جا زۆر جار کاتێ باسی بەدیهێنانی خەونەکانەکرێت سەرکۆ گەنجی ئێمە بە تایبەت زۆر ئەمە ئەڵێ دەڵێ بۆ نمونە بۆ مەگە خەونم ماوە هەموو خەونەکانم لە چاڵ نراوە ئەمە زۆر لە لای گەنجانی ئێمەوە بێت کە بەداخەوە بێهیواییەک لە قسەکانیان نایە کە بگومانەمە لەلایەنە دەرونیەکەوێتی بەڵام مرۆڤ نابێت لە ژیانە بێت و خەونی نەبێت کاتە چۆن تۆ لەسەر خەونەکانە کار بکەیت و دەوروبەر چواردە و چۆن بتوانە هاوکارت بێ ئەمە بابەتێکە بە میواندارەتی بەڕێز مامۆستا فواد بەرزنجی نووسەر و شاعر زیاتر گفتگۆی لەسەرەکەی مامۆستا گیان بەخێر بەیانی دبار یانیتان باش خات و سەحەریان گیان سەرچاو گیانەکان بەخێر بێ مامۆستا گیان چای بنن بەخێر بێ مامۆستا سپاس محەممەد چای بن خۆشحاڵ سپاسی ئێوەشەکەم بۆ بانگێشەکەتان زۆر سپاس مامۆستا بەر لێ بچینە لای تەوەرەکەمان پیامان خۆش بوو جەنابیشتان زانین بۆ چوونت چیە لەسەرەوەی کە کورسات هەمیشە توانێتی بۆ جاری چوارەم خەڵاتی پڕپینەرترین بەدەست بێنێ کورسات چییە لای تۆی بەڕێز و تا چەند کورسات بۆتەوەی کە بتوانین ئێمە پارێزگاری لە کەلتور و کەلچەر و زمانی خۆمان بکەین بێگومان بۆ ئێستا گرنگە یعنی نەگێ هەر ئێوەی بەڕێز ئێمەش بە هاوکاری ئێوەی میدیاکار و بە کورساتی جوان کە من بۆ خۆم بەدایشی هەموو ئەو بابەتانەی کە دەتوانین بڵین پاراستنی کللتور و ئەو بەها کۆمەڵایەتی و ئەخلاق و ڕەوشیانەی ئێمەیە یعنی گرنگی و مەهامی تایبەتی خۆی دەکرێت ئێمە سپاسێکی گەورەی بێپایانی ئەو چالاشی و ئەو گرنگیانەی ئێوە بکەین وەک کۆمەڵگەیەکی تایبەتی کوردی زۆر سپاس بێگومان بە هەمان شۆکە پێشتێژمان بە بینەرەکانی و بە میوانەکانیەوەیەتی کە ئاواتوانێتی سەرکەوت و بێ مامۆستا جا مامۆستا فواد بابینە سەر ناوەڕۆکی تەوەرەکەمان باسی خەونەکانەکەین و چۆن بەدییان بهێنین چۆن هاوکار بین بۆەوەی کە کەسێک خەونەکانی بەدی بهێنێ بەڵام پێش هەموو شتێک بۆ نمونە کاتێک کە تۆ لەگەڵ گەنجێک لەگەڵ تاکێکی خۆمە نەقساکی زۆر جار بۆ نمونە کاتێک باسی خەونەکرێ خەون زۆر جار خەیاڵە تۆ ئەبێ دواتر کاری لەسەرکەی بەدی بهێنی بۆ تەنانەت لانەیە لە قسەکردنیشە گەنجی ئێمە تاکی ئێمە ئەڵێ خەونم نییە واتە هەر لە دەستپێک و دەستپێکەکەی قەفڵکردن ناتوانین لەگەڵی بڕۆی بێگومان هەموو تاچێک لە نێو کۆمەڵگەیەکە بێ خەون و ئامانجی تایبەتیە بێت یعنی ئەمە کە ئەڵێن خەون ئەو ئامانجی کە تاچێک هەر لە منداڵیەوە دەستنیشانیە کا بوو ئەوەی کاری بۆ بکا بۆ بەدیهێنانی جا ئیبن خەلدون ئەڵێ ئەڵێ هەر کۆمەڵگەیەک کە سەرکەوتوو دەبێت یعنی مرۆڤ سەرکەوتوو بووە بەڵام ئەگەر وەکو قەوسێک بازە کۆمەڵگە بکەین پێویستە ینی ئەمەوە بزانین کۆمەڵگە چییە کۆمەڵگە ئەتوانین بڵین ینی لە سنوورێکی جوگرافی تایبەتدا بۆ نمونە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگە ئەوروپیەکان ینی یا کۆمەڵە خەڵکانێک لە چوارچێوەیەکی تایبەتە کە زمانێکی تایبەت و بەهای تایبەت و کۆمەڵێ تایبەتمەندێتی خۆی هەیە بۆیە گرنگە تاک لە ناو ئەو کۆمەڵگەیە ئامانجی خۆی هەبێ بۆ ئەوەی کۆمەڵگەکە سەرکەوێ چونکە کە تاک سەرکەوتو نەبوو ینی کۆمەڵگە سەرکەوتو نییە تاک چییە تاک ئەندامی خێزانە ئەو خێزانەی کە نمونەی دەوڵەت و دەسەڵات و لا حتا بوارە سیاسیەکانیش زۆر باشەکەواتە ما گەڕینەوە بۆ سەرچاوەکەی بەڵێ کە چۆن لە خێزانەوە ئێمە تاکێکی تەندروست دروست بکەین یعنی ئێمە زۆر جارە گەڕینەوە بۆ ڕابردوو ئەڵێن لە ڕابردووە ئەو کەسانەی کە لە خێزانێکی هەژارنشینیشەوە ینی لایانی مادیش لاوە هەژارنشین و پەرۆدەبوون بوون بە کەسایەتیەکی ناودار کەسایەتێکی کۆمەڵایەتی کەسایەتیە کە خەڵک چاویان لێ بکە لە ئێستا مامۆسا ئەم جۆرە کەسایەتیانەمان بۆ کەمە بۆ ئێمە ناتوانین وزە لە کەسەکانی تروەربگرین بۆ ناتوانین بە شێوازە لە شێوازەکان چاو لە کەسانی باشتر بکەین بۆ بەردەوام چاومان لە نێرێنیە بۆ بەردەوام چاومان لە شکستە بۆ هەوڵ نای خەون بەدی بێنین مامۆسا بینم سەرکەوتووە ئێدەی با منش بخوێنمەوە بزانمیش ئەتوانم وەکو مامۆسا سەرکەوتوو بم ئەخر خۆی ئەوەیە ینی وەکو خاتون باسی کردیانی تاکی ئێستا وای لێ هاتۆ بە جەنجاڵی بە کۆمەڵێ شتی بێ بەهاوە وای لێ هاتووە ئاگای لە بەها کللتوریەکان نەماوە جاران
کۆمەڵگەی کوردی بۆ نمونە پیاو ماقولێ لە گوندێکە کەسایەتیشی ئاینی لە گوندێکدا کۆمەڵی خەڵک لی کۆدەبوو بەو مانایە ناکەیانی ئێستا پێشکەوتو نیە و جاران پێشکەوتوتر بۆ جاران کۆمەلگە ڕێژە و ژمارەکەی کەمتر و بچووکتر بووەوە ئەو جیهانگیریەی ئێستا نەبووە کە هەموو ئاگامان لێگوێ بەڵام زیاتر ڕەنگە کاریگەری پێکدادانی کللتورەکان وای کردووە کە ئێستا ئەو جیهانگیریە وای کردووە مەسەنەن تۆ متمانە بنەڕەتی ئەسڵەکەت وەلا نابێ ینی نەگەڕێتەوە بۆ پاشخانە کللتوری و مێژوویەکەی خۆت کە بۆ نمونە بۆ ئێمە بۆ کورد پاشخانێکی ئاینی و ڕەسەنایەتی و حتا ئەتوانم بڵم لێرەوە ئەوەنی و نەک ئەتوانم بڵم ینی بە تەئکید کە ئێرەن ئەو ناوچەیە بۆ کە سەرەتای سەرهەڵدانی مرۆڤایەتی بۆ لە پێش زاینەوە باشە وە شوێنی هەڵقوڵان و خزانی ئاینەکانە باشە بۆ ناو مرۆڤایەتی دەکرێت ئێمە سوود لەو پاشخانە وەربگرین نەک لە کللتورێکی ڕۆژئاوایی کە ڕەنگە بۆ من شکستێکی گەورە بێتە حتا لە زمانەکەیان تێبگەم حتا لە دابوو نەریتەکەیان تێبگەم بۆیە گرنگە ئێمە سوود لەوان ببینین بۆ سەرخستنی ئایدۆلۆژیا و ئەو پێگە کۆمەڵایەتی و گرنگانی کە خۆمان هەیە هەمانە بۆی حتا وەک نەتەوە سەرکەوتوو بین ئەوە گرفتەکەی ئەمێ کە تا ئێستا ئێمە ئامانجێکی دیاریکراومان نیە بۆی حتا بیر لەوەکەینەوە زمانێکی تایبەتی دیاریکراو دابنین دەوڵەتێکی سربەخۆی ئەوەمانەوێ بۆ ینی ناگەڕێنەوە بۆ ئەوی بزانین سوود لەو ڕابردوانەمان وەربگرین باش جا مامۆستا مادام خەون و ئەوەی کە خەونت هەبێ ئەمانە گرنگە تۆ زەنگ هەڵبڕی ئەگەر بەسەر چاو مادام بە قسەی بەڕێزت خەونت هەبێ زۆر گرنگە هەر ژیانە گۆڕێ چۆن بکەین ئێستا ئێمە ئەم خەونە دروست بکەین مناغی بۆ بنین لە گەنجەکانمانە بە تایبەت ئەو خەونە من ببوورە تقریبان وەگەوا بوو بەسەر پرسیارەکەی کاکە شابڕۆم لە خێزانەوەیە ما ئەبێ لە سەرەتای دەستپێشی منداڵەوە گرنگی بە منداڵ بین حتا لە وڵاتانی ڕۆژئاوا کە ئێستا ئێمە بە زۆر گرنگیان دەزانین سەیرەکەی ئێشتا منداڵ لە دایک نەبووە دایک و باوکان چیرۆک دەخوێنەوە بۆ مناڵە بەو ئامانجی کە گوێی لێتی دواتر ئێمە ئەم منداڵە کە دەخزێتە ناوبوونەوە لە ناو خێزانە چۆن پەروەردەی بکەین بۆی گرنگی بات بەو بابەتەی جەنابەت باسی دەکەی لێوە ڕێچکە دەگرێت تا دەگاتە باخچەکان چونکە ئێمە لەوێەوە ئەبێ کەسایەتی بۆ منداڵ بنیاد بنین بتوانین منداڵێکی خاوەند متمانە بەخۆی منداڵێک ترسنۆک نەبێ منداڵێک بوێر بێ بۆ داخوازیەکانی خۆی بۆ نمونە من وەختی خۆی لە سەرەتای دەستپێکی ژیانما زۆر گرنگیم بە شێوەکاری و ڕەنگە باشترین ڕەسام دەرچوومایە وەلەو من ئاماجەکەی خۆم هەر بەدەستیەنا بەبێ ئەوەی بخوێنم تا ڕادەیەک زۆر نزیک لە ئەکادیمی لە وێنە کێشان و ئەوە بەدەستمێنە ئەمە ئەو خەونە بوو مەسەلەن کە من هەم بوو چی کۆمەڵگە دابوو نەریت و خێزان و حتا ئەو سیستمە ئیداریە پەروەردەی کە هەبوو لە بواری پەروەردەیان لەبەرەوەی کاری تیانەکراوە لە ئەوروپایە لە باخچەوە حەز و هیوایەتەکانی منداڵ دەکەنە فایلێک و ڕەبتە لەگەڵ یاتە ئەم کەسایەتیە لە زانکۆ دەرەچێ بەڵام لێرە مەسا ئەو خەونەی منیان کوشت و ڕەنگە ڕوون کردبێتە شوێنێکی کە دوایی بۆی گەڕاومەتەوە مەسەن دوایی ئەو حتا من لە بواری مێژوودا لە بواری ئەدەبیاتە کۆمەڵێ زەمن دابڕام و گەڕامەتەوە سەر ئەو ڕێچکەی خۆم کە پێشن مەسەن دابوو نەرید یا مەسەن مەجالەکان یا دەسەڵات و سیستم کە هاوکاری من نەبوو چونکە منداڵ چێ پشتیوانێتی خێزان بە دەرەجەیەک ئەی خێزان چێ پشتیوانێتی ئەو سیستمە ئیداریە دەسەڵات نەخێزانێکی لاواز کە منداڵێکی لاوازی لێ بەرهەم بێت ڕاستە کەواتە زۆر جار ئەم بابەتە چێتە کپتکردنەوە ئەم کپتیکردە ئەبێتە بەشێک لەوەی کە تۆ لە ژیان تا لە ڕۆژەکانی دواترە لە ساڵەکانی داهاتوودا بە بەرهەمێکی باشتر دەری بپڕێ کەواتە ئێمە هەر یەکێکمان ئەگەر حەز و خولیایەک و بابەتێکی داهێنان تیامانە هەبوو ئەگەر هەوڵی بۆ بین ئەتوانین بگەین بۆ خەونەمان بێگومان من بۆ خۆم ڕچەشکێنی ئەو بابەتانە بووم ڕەنگە زۆر ئاستەنگ و ململانێم بۆ هاتوێتە سەرڕێ هەتا گەشتومەتە خەونەکانی خۆم چی ژیان بێ چی خێزان بێ چی کۆمەڵگەکەم بێ بەڵام وەک بۆم باس کردی ینی دەکرێ تا فرا ئامانج نەبێ ینی ئامانجێکی دیاریکراوی خۆی هەبێ بۆ ئەوەی
ئەگەر ئەو شانی باسمان کرد پاڵپشتیشی نەبێ بتوانێ خۆی بە متمانەی خۆی بتوانێ بەدەستی بێنێ چونکە ئێمە دەزانین لە کۆمەڵگەی ئێمەدا تاک زۆربەی تاکەکانە تا کەسایەتی ئاینیەکان لە ڕابردوودا ئەمانە خۆیان پێدەگەیاند ینی دەگەڕان شارە و شاریان دەکرد زاناکان عاریفەکان ئەمانە گوند بە گوند گەڕاون بۆی توانای خۆیان حتا ئاڵوگۆڕی بەرهەمەکانیان لەگەڵ بە تایبەت لە سێمانی و مەسەرەن چوون بۆ ئاستەمبول بۆ ئەو کاتە بۆ ئەستانە بۆ ئەوی ئاڵوگۆڕی بیر و ڕای کۆمەڵایەتی و گەیشتن تقریبا من شتێکم خوێنەوە دەڵێ کەسێک لە ساڵی 21 دێتە بەرزنجە بۆ لای سەید ئەحمەدی حاجی مامەن وابزانم شاکر فەتاح لە گەشتەکەیدا باسی دەکا لە تۆوەرە ینی شاکر فەتاح باسی مێژووی پێشکەوتنی لوبنانەکە بۆ کەسایەتیەک لە بەرزنجە بۆی زانیاری باتێ بە تایبەت لە ناو گوندی کاژاوە زانیاری باتێ لەسەر پێشکەوتن و خواستی کۆمەلگە و تاک ئەمە گرنگە زۆر باش جا مامۆستا فواد ئێستا بە قسەکەی بەڕێزت هەندێک جار بەداخەوە چوار دەور خێزان کۆمەلگا سیستەم خەون ئەکوژێ لە تاکە لانێ هەمووشی وەکو جەنابەت ئەو بوێریەی تیانە بێت کە دوای خەونەکەی کەوێت هەر ڕۆژێک لە ڕۆژانیش ئەگەر بوو بێ بەڕێزت ئێستا لانێ زۆرێک لە دایک و باوکەکان گویان لە قسەی بەڕێزت بێت حەز ئەکەن لە بەرژەوەندی مناڵەکەیانە ئەڵێن بۆ نمونە ئەمە بۆ تۆ باش نییە بە قسەکەی جەنابەت حەزی لە نیگار کێشانە ئەڵێ ئەمە ئایندە و داهاتوو نیە بەتایبەت لەم کۆمەڵگایە ئەیەی بە ئەژنۆی خۆتا لە تاو بێ پارەی یا هەندێک خەونیتر یا هەندێک خەونەی خۆیان پێی نەگەیشتون ئەیانەوێ بە مناڵەکانی جێبەجێکرد جەنابەت چیان پێڵێ خۆی ئەسڵی مەسەلەکە ئەمەیە یعنی دەکرێت لە ناو کۆمەڵگەی ئێمەدا لەبەروی کۆمەڵگەیەکی ڕق و مێژوویەکی شۆڕش و پێکدادانی چەندین نەتەوە لەم ناوچێ وای کردووە ئێمە بەردەوام کەسایەتی بەهێزمان پێویست بووە یعنی دایمە ئەگەڕێنەوە بۆ لایەنی جەنگ و توانا و هێز نەتوانا و هێز ئەبێت لەمە دووە کار بۆ ئەوە بکەین تاچێک ئەو منداڵی کە ئەمانەوێت لە خێزانێکەوە دێتە ناو کۆمەلگا و سەرکەوتو بێ بزانین خولیای چی هەیە باشە ئەگەر وێنە کێشانە ئەگەر لە ئاسی میکانیکیایە ئەگەر هەندەسیایە ئەگەر لە ئاسی هەندێ بواری کەیستا ئەگەر بۆ نمونە طوبیە یا ئێمە ئێستا سیرەکەی بەداخەوە من ئەم ساڵ بیستم لە زانکۆی سلێمانی بۆ نمونە بەشی بیرکاری قۆناغی یەکیان نییە خەڵک لە لای ئێمە ئێستا هەمووی ڕووی کردووەتە لایەنە کانی ئەپ و ینی ئەو بەش و قیسمانەی کە ئیمکانێت پێیاکە بۆ نمونە ببێ بە مەحامی ببێ بە دکتۆر ببێ بە سەیدەلانیەک بۆ ئێمە بەردەوام لە ناو ئەو مێژوەدا ترسی برسێتیمان هەبووە ترسی ئەوەمان هەبووە ڕاکردن و ڕەو و کۆچکردن یعنی هەموو شتەکان دەبەسینەوە بە بەرژەوەندی گرفان و مادی ڕاستە پارە ینی هاوکارە بۆ پێگەیاندن بۆ بژێوی بۆ ژیان و نابێ بەزای بدرێ بەڵام ئەو بەهایانەی کە پێویستە لە ناو کۆمەلگا ئەبێ لە خێزانەوە بۆ منداڵ لە منداڵەوە بۆ ناو کۆمەلگە کە دواتر ئەو تاکێکە لە ناو کۆمەلگەیە کار دەکا کە بەخواستی خۆی بوو ئەو شتێڵی دەبژێرێ کەسایەتێکی سەرکەوتوو دروستە بێت نەک تۆ کەسێک حەزی لە وێنە کێشانە بە زۆر دەیکەی بە دکتۆر دڵنیا بە ئەگەر سەرکەوتوش بێ ناگاتەوەی کە کەسێک خۆی لە مناڵیەوە هیوایەتەکەی حەزەکەی توبە ڕاستە مامۆساجا چک لەوەی کە گرنگە ئێمە هەر تاچێکمان کە توانیمان هەوڵ بۆ کارێک بین کە گەیشتین بە کارەکەی ترەوەستین وازانی تر هەموو شتێکمان بەتی هێنەوە چۆن بتوانین بەردەوامی لە هەنگاوەکانی سەرکەوتن چونکە نمونەیەکی زۆر جوانیشمانەیە شکسپیر بە هەموو ئەو شاکارانەی کە هەیەی دوجارەڵێ من وەکو وایە دەرزیەکە کەس پێتمە ناو دەریایەکەوە چۆن بتوانین ئێمە هەنگاوەکانمان بەردەوام پێبین بۆی کە ئامانجێکمان بەدیێنە هەوڵی ئامانجی باشتر و باشتر بدەین خۆی لە ڕاستیدا لە کۆمەڵگەی ئێمە هەندێک جار چەق بەستووی مردن هەیە یعنی هەندێک کات مرۆڤ بەچێتە قۆناغێکی سەرکەوتنەوە یعنی ناوچەیەکی وەستاو یا ئەتوانین پێی بڵین مردوو ئەو خۆی بۆ خۆی بە سەرکەوتنی دەزانێت کاتێکە بۆتە دکتۆر بۆتە مامۆسا بۆتە ڕاوێژکار بوو بەڵامە بێت لەو بازنەیە نەوەسێ بێتە دەرەوە کە بازنەی دوای ئەو بازنەیەکە کە ناوچەی ترسە تۆ لەو قۆناغەدا ئەترسی لەوەی ئایا بڕۆی سەرکەوتوو ئەوی بۆ نمونە مامۆسایەک بە کالۆرۆسی هەیە
ئەترسێ لە بەدەستهێنانی ماستەر مەسەرن بیر ئەکاتە واوە ئەگەر لەو قۆناغەمت بوونەی جەنابەت باسیەکی بمێنێتەوە دەمرێت و ناتوانێت ئامانجەکانی بەدەستبێنێ مەفروزە لە قۆناغی دواترا لە ترس بێتە دەرەوە بۆ قۆناغی پێگەیاندن لە پێگەیاندنەوە لە گەشەوە دواتر بۆ سەرکەوتن و سەرکەوتنی تر بە دوایدا. باش مامۆستا فواد زۆر جوان باسی ئەو ناوچەی ئارامت کرد کە زۆر جار ئەمەتیایە ئەمێنینەوە نابێت بەخۆی ناوچەی ئارامە بەڵام هەندێک کەس بە ناوچەی مردووە سابی دەکا ئەگەر تیا بۆستی ڕێک وایە چەقی مردنە باڵە چۆن نایەڵە بەرەو پێشەوە ئێستا چۆن بکرێت ئەو بوێریە کە پێویستە تۆ واز لەو ناوچەیە بهێنێت بچی ڕیسک بکەی چۆن ئەو بوێریە ئەوەیە کە وتم لە خێزانەوە تا چێک دروستکەین کە بەهێز بێت تاچێکی لاواز نەبێت بەردەوام ئێمە باسی ئاشە گوێدرێژ و شەولەبانی بۆ بکەین باز دەداهێنان و چیرۆکەکانی بۆ بخوێنینەوە ئەو چیرۆکانەی کە متمانە لای ئەو منداڵە دروستەکە. مامۆستا ئێستا خوای کرد ئینشەڵڵا دایک و باوکی چەند ئەم نەستە لەخوا بەزیابێ هۆشیارن ئینشەڵڵا هەر بەو شێوەیە بێت کە بەڕێزت وتی پەروەردەی مناڵەکانیانەکە بەڵام بۆ نمونە من گوێ لە بەڕێزت ئەگرم منێ لەم تامانەیە چی بکەم ئەو بوێریە دروست بکەم ئەوەش هەر دەگەڕێتەوە بۆ ئەو ڕابردووی کە دایک و باوکی ئێمە پێی گۆش کردوین بۆ نمونە چەندێک قورسە من تا ئێستا نەمبینی بێت دایکم باوکم ئەو خۆشەویستی کە پێویستە بۆ ئێمە دروستی کە هەر لە خۆشویستنەوە باسیکەین هەنی چێ لە ئێمە دیوێتی لە بەرچاومانە دایکمان یا باوکمان دەستی کردبێتە ملی یا بە خێراتنەوەیکی جوانی کردبێ ئەو ئەمانە وا ئەکا ئەو تاکە ئەو منداڵەکە لە بەردەستی ئەواندا گەورە دەبێت کە من بەردەوام ململانیم لەسەر ئەو بابەتە هەبووە ئەو تاکە دەرئەچێت کە تاشێکی سەرکەوتووە بیر لە خۆشویست نەکاتەوە بیر لە ئارامی دەکاتەوە بیر لەوە دەکاتەوە کە تاچێکی لێبور دەبێت تاچێ بێت کە بتوانێت بیر لەوە بکاتەوە باش بژی شەڕەنگێزانە نەژی بیر لەوە نەکاتەوە ئەم دایمە لە قۆناغی ترس و ئەبێ ئازابی و ئەبێ وابێ ئەبێ بیر لەوە بکاتەوە لێبور دەبێ بتوانێت ژیانێک بژی کە باش بێت کە ئەو شتێک کە پێویستە بەجێ بێڵێن ئێمە ئەگەر باز لەوە بکەین مەسەمە گلگامشمان خوێنەوەتەوە مەسەنن تۆ دێی کەسێک کەسایەتێک بەو شێوێ بیر لەوە ئەکاتەوە کە دنیا هیچ نییە ئەو شتە باشانە نەبێت کە لە دوات بەجێ دەمێنێ باش ئەگەر ئێمە ئامانجمان وابێت کە خۆ دەزانین دەمرین ئامانجمان وابێ لە ناو ئەو ژیانەیە هەڵی بژێرین کام لایە بێ ئایا ئەرێنی بیان نەرێنی بێ ئەی بۆ نەرێنیەکە نەخینە ئەو لاوە ئەرێنیەکە هەڵبژێرین لێبوردەبین بتوانین مەسەن بۆ نمونە دایک و باوک لە هەڵەکان لە یەکتری خۆش بن بۆی مناڵەکانمان چاومان لێ بکەن ئەگەر ئەمە لە خێزانەوە وابێ ئەی چۆن لە دەوڵەتا تۆ ئەتوانی بڵێ فلانە لایەن بۆ ئەو لە ئەمانە هەمووی ئەو پاشخانە خراپەیە کە ئێمە لە ڕابردووە هەمانە دەبێت کاری بۆ بکەین دەبێ وا بکەین ئەو تاکە تاشێکی سربەخۆ بێ کە ئێمە پێی دەگەێنین ئەویش وتمان خێزانی یەکەم کە دەخزێتە ناو خێزانی دووەمەوە ئەو منداڵەکە قوتابخانەیە و دواتر قۆناغێکی کە تا دەگاتە زانکۆ ئەبێ ئەو کەسایەتێکی بەهێز بێ کەسایەتێ بێ بە دوای خولیا و حەزەکانی خۆیان بێ نەک بە دوای لەهولەعب بوو یا ئەو بێ ئامانجەی کە جەنابەت باسیەکەی تاگ ئێستاوای لێ هاتووە بەڵام ئەوەی جەنابەت باست کرد ئەو ترسەیەکە لە منداڵیەوە بە سەرمان ئاشکاوە دەبێ خۆت بۆ خۆت بڕیاری ئەوە بی ئەو کەسە ئەرێنیە بی ئەگەر ئەزانی ڕەفتارەکەت نەرێنیە بەوش وە دواتر بیرمان نەچێ ئێمە میلەتێکین زۆر کەم دەخوێنینەوە زۆر کەم ئاگامان لە گۆڕان کاریەکان نییە کە ئێستا لە جیهاندا ڕوودەدات وا دەزانین ئێمە لە هەموو کەس گەورەترین ئێمە لە هەموو کەس زانسترین نەخێر دەریای زانستی بۆ مرۆڤ ئەو کاتی زۆر زانیاریت هەیە قەترەیەک نییە لە دەریای ئیلم قەترەیەک نییە لەو گەورەیی کە بریتە لە زانست و ڕۆشنبیری و لە پێکەوە ژیان و ئارامی و خۆشبەختی زۆر باشە کەواتە ئێمە لەگەڵ پێشکەوتنەکانە بەردەوامە خۆمان هەنگاوەکانمان بنین خەونەکانمان بەدی بێنین ئێمەش لە ژینگەیەکان کەلتوری خۆمانەیە و دابوونەریتی خۆمان هەیە زۆر جار لەوانەیە لەگەڵ ژینگەکانی تر جیاوازتر بێت پرسیارێک هەیە مامۆستا دایمە هەمیشە ئێمە بینەرەکانیشمان لەوانەیە لە هەمیشە کردی بێتمان لە کۆڕ و کۆبوونەوەکانمان ئەڵێن لە ڕابردووە لەوانەیە پێداویستیەکان زۆر کەم لە بەردەسا بوو تەکنەلۆژیا بەم شێوەیە پێشکەوتوو نەبووە ئەڵێن خێزانێک 8 نەفەر بوو نەم دایکە باوکە 5-6 مناڵیان هەبووە موچەش نەبووە یەک کەس ئیشێکی کردووە و ژیاویشن بەڵام پەروەردەیە کراون هەموو تاکەکان لەسەر پێی خۆیان وەستاون هەموو تاکەکان توانیانە خەونەکانیان بەدی پێنن بەو نەبوونی و نەهامەتیش باشە
بۆچی ئەو ڕێز و خۆشەویستی و پەروەردەیە بەم نەبوونیەش لە ناو مناڵات چەسپا لە پۆلیسی ابتیدایی پێنجی ابتیدایی ئەم مناڵات چوی شێکرد لە پشوەکانە فێری ئەواکرا کە چۆن ڕێزی ژیان بگرێ ئێستا ئەمە کەمە مامۆستا ئەمە پێچوانەکەیت مناڵە ژووری خۆی هەیە چۆتە قۆناغەکان دایک و باوک مانگی چەند ملیۆنە دیناری بۆیان ئایپاد کۆمپیوتەر مۆبایل هەموو شتێکیشی لە بەردەسە بەڵام بیگرێت چوار ڕستە نازانێ قسە بکات ئەگەر ئەمە بەردەوام بێت ئیتر خەونی چۆن بەدی بێت ئەی چی بکەین ئێمەکو خێزان کە ڕێگری لەمە بکەین ئێمە ناڵێن بگەڕێنەوە بۆ ئەو ڕابردووە لە بەرەوەی ئاواهی بووە چونکە تۆ قۆناغەکەت بەجێشتۆ بەڵام ئەبێ سوود لەو ئەزمونە وەربگیرێت لە کۆنا پیاوێکی ڕسپی لە گوندێکە گەردا بنیشتایە هەموو کوڕووکاڵی ئەو گوندە بە قسەی دەکرد و ئاماژەکانی ئەوی بە گرنگ وەرەگرت بەهاکانی کە دەناو کللتوری ئێمەدا هەبوو بێکمان تۆ بێ بزانی بەها هەر کۆمەڵگەیەک بەهای تایبەت بەخۆی هەیە لە ڕابردووتا لە گوندێکدا ئەو تمۆف و چاولێکەریەی کە ئێستا هەیە لە ڕێی موبایلێکەوە تۆ ڕەفتەبی بە هەموو جیهانەوە ڕەنگە ئەوە نەبووە و لە دوای شوانکارەی گەنجێک یا منداڵێک گاتوێتەوە ناو خێزانەکەی بە قسەی دایکی کردووە بە قسەی باوکی کردووە و دوای ڕەفتارەکانی ئەو کەوتووە سەرکەوتوو بۆ لە مەجالە بچووکەکەی خۆیدا بەڵام ئێستا مەجالەکە گەورەتر بۆ بازنەکە گەورەترە ئەوەندەی من ینی لەسەری خوێن بێتمەوە گرنگی بە خێزانەکان بدرێتەوە ینی لە شۆڕشی فەڕەنسەدا دەزانی ئێستا پەشێمانن لەوەی کە بنەماڵەکانیان لە ناوبرد بۆ چونکە ئەوانە کللتوری ئەو کۆمەڵگایە بوون ئێمە لە قۆناغێکە لە ساڵی هەشتاکانە من بەبیرم دێ مەسەنەن خەڵکێکی زۆر ململانی ئەوانی کە خاوەن پێگە و لە گوندەکانە خەڵک بە قسەی دەکرد تۆ دەزانی شێخ مەعروفی نۆدێ لە چی گوندێکە لە گوندی نۆدێ لە بچووکترین گوندا پێگەیوە دەزانی ئێسا و شێخ موسای بەرزنجە لە بچووکترین گوندا لە کوردستاندا پێش چەندین ساڵ پێش شاری سەیمانی ئەمانە خەریکی مرۆڤ دۆستی و مرۆڤایەتی بوون ئەو پێگەیە وای کردووە کە ئەوان هەیەیان بۆ خەڵک گوێیان لێ بگرێ کە بتوانن کۆمەڵگەکە لەو بەهایی کە بەهای کۆمەڵگی ئێمە بووە دەرنەچێ بیپارێزێ بەڵام ئێستا تەموحەکە زۆر بووە ژینگەکە دەوری هەیە من چەندێک زاڵ بم لە ماڵەوە بەسەریا ژینگەکەی دەرەوە کە ژینگەیەکی فراوانترەیە ئەو موبایلە هەموو جیهان ئێستا جیهان وەکو گوندێکی لێ هاتووە تۆ ناتوانی دەزانی جگە لەوەش ئێستا سەرکەوتووەکانی قوتابخانەکان ئێشتا هەر لەو کەسانن کە لە دەرەوەی شار دەژین و لە ناو خێزانە هەژارەکانان بۆ چونکە هێشتا نەگەشتۆتە قۆناغێک کە چاولێکەریەکانی زۆر فراوان بێ هەموو تمۆحێک کە یاخود بڵین ئەگەر حتا نەفسی مرۆڤ ئەگەر لە سنووری خۆی چووە دەرەوە ئیتر تەواو خراپە بێ یعنی دەبێت لە قۆناغێکە بیگری دەبێت پەروەردەیکەی دەبێت ئەوەش کە هەمیشە من دێڵێم دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوە مێژوویە جوان و بە ئەخلاق و بە ڕەوشتانی کە لە مێژووە هەمان بۆ لە قوتابخانەکانە بخوێنرێت و مامۆستاکان گرنگی تایبەتی خۆیانێ چونکە ئێمە ئەفون کە ناوی مزگەوتم نەبر بۆ نمونە دەڵێن باخچە باشە دوای خێزان باخچە گرنگە ئەمجا قوتابخانە لە دوای قوتابخانە ئێمە مزگەوتەکانمان هەیە لە مزگەوتەکانەوە ئەو مزگەوتانە خەڵک ڕێنمایی دەکا بۆ ژیان دەکرێت لەوێشەوە کۆمەڵە چونکە ئێمە بمانوێ نەمانوێ خاوەنی پاشخانێکی ئاینین دەبێت لەوێەوە ئاماژەکان هەموو بۆ ئەوە بێت کە مرۆڤ دۆست بین لە کۆتادا مرۆڤ دۆست بین کە مرۆڤ دۆست بین زۆر گرنگ بیرەکەینەوە زۆر باش بۆ سەرکەوتنەکانمان بیر دەکەینەوە ڕەنگە باشتریش ئامانجا بنین زۆر باش کاتە مامۆستا یەکەم دەستپێک ئەوەیە خێزانەکان ئاگیان لەوە بێ ڕۆڵەیەکی خاوەن متمانە بەخۆ پەروەردە بکەن بۆی کە ئەم ڕۆڵەیە ئەوەنە بوێریتیا هەبێ خەون ببینێ دوای خەونەکانی بکەوێت و هەروەها هاوکاری مناڵەکانیشیان بن بۆی کە خەونەکانیان بەدی بهێنن زۆر جارلانێ کەسێک پێگەیەکی زۆر زۆر بەرزیشی هەیە بەڵام چێر لەو ژیانی وەرناگرێت جا مامۆستا باست کردوتت نیگار کێشان یەکێک لەو خەونانە بووە بەداخەوە ڕێگریان لێ کردووی لەو کاتێ تەمەەن تاپی بگەی شعر نووسین چی؟ هاوکارت بوون یان باش و باسی شعری کرد من لە ساڵی هەشتاکانەوە شعر دەنووسم و وێنەش دەکێشم حتا لە قۆناغێکە من شعر و وێنە بەیەکەوە ینی وەک تابلۆیەک دامدەنا کەسم نەبینی دەستخۆشیە لە منکە
کەسم نەبینی ڕۆژێک بڵێت تۆ باشی بۆ چونکە ئەمە بوێری ئەوەمان نییە هێشتا بە بەرامبەر بڵێن تۆ سەرکەوتوی ینی بوێری ئەومان نیە تەنانەت بە مناڵەکانمان بڵێن تۆ لەو بوارەیە سەرکەوتوی ئەمە کۆمەڵگەی ئێمە چونکە دایمە تاگ ئاوا ئیشارەت پێین کە ئەبێت تۆ کاسبکاربی تۆ بێ ئاوابی تۆ بێ لە ئەنجامە دەوڵەمەندبی تۆ بێ ببی بە خاوەن نەخێر ژیان پێویستی بە شعرە بە هوەرە بە مۆسیقایە دەزانی تاگ لە کاتێکا خراپ دەردەچێ کە لە خێزانە بە چەند پەروەردەیی بێتە سەر ڕێگەی ئەو تاکە بۆ نمونە دایک و باوکەکەش نایانی هەموو سایتەکانە بێ بە پەروەردەیەکی کە بۆی ژینگا بێ بە پەروەردەیەکی کە بۆی ئەمە لە دوو پەروەردەیی کە دایک و باوکە دەرەچێ ینی ڕەنگە من حەزم کرد بێ مناڵەکەم بە ئاراسەیە بەرم دایکی بەنەوەی یا دایکی حەزی کرد بێ بەنەوەی من بەنەوەیەکی کە ئاراسەم کرد و ئەمە ئەو تاکە خراپە دەرەچێ بەڵام بەداخەوەکوی کە جەنابەت باست کرد من بۆ خۆم دەڵم هەچ کۆمەلگایە گرنگی بە شێعر و بە ئەدەب و بە خوێندنەوە نەدا ینی تۆ ئەبێ ئەو کادێرانی کە لە ناو کتێبخانەکانان دەبێت گرنگی بە منداڵ بن ئاراسەیان کەن بۆ خوێندنەوەی هەموو ئەو بابەتانی کە بۆ منداڵ پێویستە ئەو شعرانی بۆ منداڵ پێویستە ئەو مۆسیقیانی بۆ منداڵ پێویستە چونکە ئارامی دەدات بە شەخسە چیرۆک ینی ئەمە پاش نیکیتین دەڵێ کورد ئەوەندەیە دەوڵەمەنە لە ئەدەبیات و مێژووی کۆنی ئەدەبی کوردیە ینی وڵاتانی دەوروبەر نەتەوەکانی دەوروبەر سوودمەند بوو کەچی خۆمان ڕەنگە بە قسەی ئەو کلتورە باشە و ئەو مێژوو و پاشخانە زۆرە نەدەین خۆی بە دڵنیاییەوە بیکاسۆڵێ من نیگار کێشێک بووم بەڵام هەموو کاتەکانی کەم چوون بۆ لای هاوڕە شاعیرەکانم کەوان ڕستیانە خوێنەوە من دوێنەکانە هاتم باچاوم بۆیە هەمیشە شاعیریش کەسێکی گەورەیە چکە بە ڕستەکانی کۆمەڵی وێنە دروستەکە جا بەڕێزی شاگەر شعرێکت ئامادە بێ پێمان خۆشە بۆ کۆتایی ئەم تۆرە جۆمان لێ پێ حەزەکەی تازەترین شعر دەخوێنمەوە بۆ ئێوەی بەڕێز وەلو ئەمڕۆ کۆڕیشم هەیە لە شاری کەرکووک ئینشاڵڵا ئەگەر کاتژمێر چوار بگەینە ئەوێ بە بێکێشە پشتیوان بەخوا وەرە تا نەمردوم بم بە بۆ گەڕان بەناو شاردا بەنێو ئاپۆڕای ئەم بوونەدا بەناو کوچە و کۆڵانی ئەم شارەدا تێرخۆمان بەئاڵێنین لە باران و لە بەفری ئەم وەرزە سەختە با پیاسەیەک بە بەردەم زەردەپەردا بکەین ون ببین لە نێوان ڕۆژ و شەودا ببینەوە بە یەک دەستەکانی خۆش بێ تازەترین شعر بەڕاستی هۆنراوە لە لای من نەک ژیان ینی داهێنانە بۆ ژیان ینی ئەو ئیستاتیکا و ئەو وێنە جوانانی جەنابەت باست کرد لە ناو شعرا مرۆڤ دەباتە ناو خەیاڵێکەوە کە داهێنان و ئامانجیشی پێ ببەخشێ ینی ئەگەر شاعیر شارەزا بێت لە دال و مەدلولات چۆن ینی وشەسازی و جوانکاری وێنە دروستەکات بێگومان کاتێکە ئەو شعرە ئەدا بەگوێ هەچ کەسێکە جوانی ژیان و پێکەوە ژیان و ئەوەی کە گرنگە چونکە ئێمە خۆ ناکرێ ینی وابزانی هەتایە ئەژین بەڵام وەگوتم لە ناو ئەو فترە قۆناغی کە دەژین چی جوانیەک بەجێڵین چەندێک دەتوانین یەکتریمان خۆش بوێ بۆ ژیان دەستەکانی خۆش بێ مامەستا سپاس بۆ ئامادەبوونێت یەکی خۆشحاڵی بۆ ئێمە زۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەمڕۆژ کۆڕت هەیە لە شاری کەرکووکی خۆشەویست بتوانی زیاتر من گەورەتان کردم بەڕاستی منتان خسە ناو کۆمەڵگەلێک پرسیاری جوانەوە هیوادارم ئەوانەی کە جوەگری من بووبێتن باش لە قسەکانم تێگەشت بێتن چونکە ژیان بە هەمومانەوە جوانە بە جیاوازیەکانەوە ئەو ئەگەر جیاوازی نەبیانی ژیان نییە ئەگەر هەمومان یەک کەس بینیانی ژیان بوونی نییە و دەستان خۆش بێ و سەرکەوتو بوون و هەمیشە کورسات زیندوو بێت و لە ناو ئەوەیشە ڕستەیەکی کە سلێمانی شاری شارانە بەلای منەوە سلێمانی دایشی هەموو داهێنانەکانە یعنی پایتەختی هەموو کوردستان زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش بێ مامۆستا خۆشحاڵ بووین دەست خۆش